ڤایرۆسی کۆرۆنا زیانێکی هێندە قەبارە گەورەی گەیاندە کەرتی گەشتیاری خەریکە ئەو کەسانەی لە بوارەکەدا کار دەکەن بەرەو مایە پوچبوونی یەکجارەکییان دەبات. کۆمپانیا و نووسینگە گەشتیارەکانی سلێمانی بۆ هێی قەیران و نەبوونی گەشتیارەوە ماڵاواییان لە سەدان کارمەندی خۆیان کردووە و لە ڕووی مادیەوە 25 ملیۆن دۆلار زیان بەر بواری فڕۆکەوانی کەوتووە. لە مانگی یەکەوە تاکو ئیستاکەوە چین بۆ مانگی 6 ساڵی 6 مانگی کارەکانمان ڕۆشتووە بەبێ ئەوە هیچ داهاتێکمانە بە هیچ پەیداکردنێکی پارەمان هەبێت لە کۆمپانیا و نووسینگەکانمانە. بۆیە لێرەوە ئێمە ینی واتە لە زەرێکی زۆر داین و تەقدیری ئەکرێت و تەخمین ئەکرێت کە ئەم 6 مانگە کە ئێمە بێکار و چالاکی بین وەکو کۆمپانیەکانی فڕۆکەوانی وەکو کۆمپانیەکانی گەشت و گوزار ئەم زەرەرەی ئێمە تەنها لەم فترەیە 25 ملیۆن دۆلار بۆ 30 ملیۆن دۆلار دەرەچێ و لێرەوە داواکارم لە بەڕێوەبەراتی گەشت و گوزار کە سەر بەدەستەی گەشت و گوزاری هەرێمی کوردستانە کە بتوانێت لە ڕسومات لێمان خۆش بن چکە ڕسوماتەکان ئێمە لەسەر هێنانی گروپات دیاریەکرێ و ئێمە هیچ بۆنەیەکیمان نەماوە بەدەستەوە کە بتوانین گروپاتی تیابێنی بۆیە داواکاری دیان کە ئیمساڵ ڕسوماتمان لەسەر لابرن و تازەکردنەوەی مۆڵەتەکانمان بۆ بکەن بەبێ مەرج. سلێمانی خاوەنی نزیکەی 1300 مۆڵەتی گەشتیاریە و لێکدانەوەی زیانەکان بە گشتی و لە کاتی بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە تا ئەم قۆناغا بە 35 ملیۆن دۆلار بۆ ئەم کەرتە لێکدانەوەی بۆ دەکرێت. لە مانگی دووەوە تاکو ئێستا بە زیاتر لە 35 ملیۆن دۆلار زەرە و زیان گەیشتووە بە کۆی خاون مۆڵەتە گەشتیارەکان لە سنووری پارێزگای سلێمانی. ئەو هەوڵ و پلانانەی کە داوامانە بۆ دووبارە مارکتینگکردنەوە بۆ کەرتی گەشتیاری و بەخشینی خاون مۆڵەتە گەشتیارەکان بەتایبەت ئەوانی کە کرێکی گەشت و گوزارن یاخود بە شوازی مساتەحا زەوی و پرۆژیان لە گەشت و گوزار وەرگرتووە هەوڵ بدرێت کە لەو باجە ڕسوماتانیان ببەخشێنن یاخودەوەتە مۆڵەتە و کارکردنەکانیان بۆ درێژ بکرێتەوە. بەڵام تاکو ئێستا وەڵامی کۆتایی ئەو بابەتە نەدراوەوە. چاوەڕانی لە ئەنجومەنی وەزیران و پەرلەمانی کوردستانەوە بە پرۆژەی یاسایەک ئەو بابەتە بچێتە بواری جێبەجێکردنەوە و بەخشینێک ببەخشێت بە کوی خاون پرۆژە گەشتیارەکان. تەنها لە مانگی 3 ساڵی ڕابردوو زیاتر لە 180,000 گەشتیار ڕویان لە سنووری پارێزگای سلێمانی کردهبوو و بۆ کۆی گشتی مانگەکانی تریش بە کۆی گشتی ساڵی 2019 نزیکەی 2 ملیۆن گەشتیار ڕویان لە سنووری پارێزگای سلێمانی کردهبوو. بەڵام بەداخەوە لە مانگی دووەوە تاکو ئێستا تەنها گەشتیاریش نەیتوانە ڕوو لە شاری سلێمانی کات کامە بۆتە هۆی کە زەرەر و زیانێکی گەورەی مادی بەڕاستەوخۆ بە ناڕاستەوخۆ لە خەڵکی شاری سلێمانی و هەرێمی کوردستان بەگشتی بدرێت. زۆری ڕێژەی گەشتیاران لە ساڵانی ڕابردوو داهاتێکی بەرچاو بوو بۆ بژانەوەی بازار. بەڵام لە درێژە کێشانی وەها دۆخێکدا کە چارەنووسی خاوەنکارانی ئەم بوارە نادیارە ڕەنگەوا بکات قازانجی ساڵانی ڕابردوو بکرێتە قەرەبووکردنەوەی زیانی ئەم چەند مانگەی کە بە خراپترین دۆخی گەشتیاری ناوزەند دەکرێت. داسیار محەممەد گەلی کوردستان، سلێمانی.